بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین کەی دادگای فدراڵی لەبارەی موچەکۆ دەبێتەوە ئایا چاوەڕوان دەکرێت بڕیارێک بدات بۆ ڕاگررتنی نووسراوەکەی وەزارەتی دارایی و بۆ نردنی موچە و اینجا کێشەی موچە لە بین هەرێم و بەغداد ئایا ئابوووریە یاخود یاسای یاخود سیاسیە چی بکرێ بۆ چارەسەرکردنی و ئایا بەرەو چارەسەربوون دەڕوات یاخود ئالۆز دەبێت ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر حەیدەر بەرزنجی شارەزای کاروباری عێراق و کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر بەخێر بێت. کاک دکتۆر حەیدەر با لە بەڕێستاوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕاگررتنی موچە خۆران قسەی زۆر کرا کێ لە پێش ڕاگررتنیەتی هەندێکیان وا تەفسیریان کە خودی تەیف سامی بێ، هەندێکیان وتیان سوودانی، هەندێکیان وتیان بڕیاری هەموو چوارچێوەی هەماهەنگی بێ، هەندێکیان وتیان بڕیاری قەیس خزعەلیە. ئێستا بۆ ڕاگیراوە پێ دوایە بڕیاری کێ ئەم ڕاگررتنە یاخود دەستە جەمعیە؟ بڵێ بەنای خۆی گەورە و مهرەبان زۆر سپاس بۆ جەناب کاک حەکیم بۆ خۆشەویست و بەڕێز هیوادارم باش بی ئینشاڵڵا تەندروستی باش بێت. بەڕاستی خۆ ئەمانە کە ئەوترێتەوە زۆربەی ئەم تەفسیراتانە دوورن لە حەقیقەتە. ئێمە با خەڵک بزانێ کەس ناتوانێ مەعاشی خەڵک ببڕێ و کەسیش ناتوانێ بۆ نمونە بە شێوازێکی فشارە خاتە سەر ملەتی کورد زۆر دەربەدەری بینیوە و زۆر مەراقی بینیوە و برسی نەبوو لە کاتی نەوەتەکان و نەوەیەکەکانە خەڵک چۆتە شاخەوە و بە بەرد و بە بەدار و بە هەموو شتێکی ژیاوە مشکلەی نەبووە. بەڵە ژیان گۆڕاوە ئێستا و پێداویستی ژیان زیاد بووە و بەڵام کێشەکەی ئەوەیە ئەبێ بە سەراحەت بڵێن ئیرادەی سیاسی نییە بۆ ئەو کێشە حەل ببێ. هەردوو تەرەفەکەی هەمسەڵاتدارانی هەرێم نەبەغدا ئەبوایە من گلەیی لە برادرانی هەرێمی کوردستانەکەم 6 ئەندام پەرلەمانمان هەیە، سەرۆکی کۆمارمان هەیە، 4 وەزیرمان هەیە، خەیر و بەرەکەتە زۆرن ماشاءڵڵا لە دام و دەستگاکانی باڵای حکوومەتی ئیتیحادی. بۆچی پرۆژەی یاسایی نەوت و غاستان تەقدیم نەکردووە؟ 25 ئەندام پەرلەمان بزاکە تەقدیمیەکە بەس ئەوانیش تەقدیمی کەن ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێت لە بین هەرێم زانی مشکلەکەمان خۆداگاداری لە 2007 ڕژنووسێک هاتە پەرلەمان 2011 اینجا لە کابینەکەی سوودانی ئەسڵ ڕەنگەوەیش حکوومەت بێ پرۆژە پێشنیازی یاسا بنێرێ سێ ڕێگای هەیە ئەو پەرلەمانتاریش دەتوانێت بەزگای جمهوریش دەتوانێت ڕاستە بەزگە ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێ جێبەجێ چاوەڕێ چیەکەن مەبەسمەوەیە بێم ئەڵێم کاکەوە ئیتیفاقێکی سیاسیمان کردبوو من خۆم پێشەوە 10 ڕۆژ پێشەوە سوێنی پەرلەمانی بخوا و حکوومەتەکە تەشکیل بکرێت من لە جەنابی ڕئیس وزەرا سوودانی پرسیوە ئەم کێشەی لە نێوانی کورد و لە نێوانی حکوومەتی ئیتیحادی و هەرێمی کوردستان چۆن حەلەکەی؟ ئەمە بە 4 سەرۆک وەزیران حەل نەبووە، جەنابی محەممەد شا چۆن حەلیەکەیت؟ باش ئەی چووم مفاوەزاتمان کردبوو لەگەڵ جەنابی کاک مسعود دانیشتوم لەگەڵ جەنابی کاک پافڵ دانیشتوم و اتفاقمان کردبوو کە پرۆژەی نەوت و غاز قانونی بڵێن یاسایی نەوت و غاز لە ماوەی ساڵێکە ئەبێ جێبەجێ بکرێت. ئەمە کێشەکانی زۆربەی کێشەکان حەلەکرێت. طبعا لە خرەنگ گیرا لەسەر ئەوەیە کە بەس ئەم مانگە مەعاش نەهاتووە، بەڵام من لەگەڵ ئەوە نیم مەعاشی خەڵک ئەبێ دوور بخرێتەوە لە سرائی طبعا ئەبێ دوور بخرێتەوە لە سرائی سیاسیە. بۆ تۆ وا مەزانە بەس بۆ نمونە دەرفەتێک بۆ کۆمەڵی حزبی سیاسی لە کوردستانە بۆ ئەوە هەڵبژاردنیش نزیکە ئەوش کارتێکی بەکاری هێناوە فەرمونون سەیری بەغا بکەن، سەیری ئیتاری تەنسیقی بکەن، چۆن ڕفتار لەگەڵ کورداکەن، چۆن هینەکەن، بوو بە مادەیەکی ئیعلامی و ڕێکلامێکی ئیعلامی سیاسی بەکاری بێنێ. بە سیاسی نیەمە با کورد بەکاری هێناوە وەکو مەبەسم حزبە سیاسیەکانە بەکار ناتوە من برێ ڕاگرت نەکات وتیان هەموو چوارچێوەی مانگی شیع کۆبوو بە فشاری خستە سەر سوودانی بۆی پارەکە نەنێری. من ئەگەدارم و ئەزانم لە هەم کۆبوونەوەکانی چوارچێوەی ئەمانگی کە کرا و هەم کوتلەی یەکگرتوو ئیسلامی کە چوون بۆ جەناوی سوودانی و پێشتریش باسی ئەوەمان کرد لە هەندێ بۆ نمونە لەگەڵ جەنابی سەید عەمارە لەگەڵ
برادرانی تر قسەمان کردو خۆم شخصی پێم وتون جەژنە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێەوە بکەن کە لە جەژنا ئێمە شتێکی طبیعەتێکی ترمانەیە لە جەژنا ئامادەکاری زۆری بۆکرێ طبعا هەموو عێراق وایە بەڵام کوردستان شتێکی جیاوازە تایبەتمەندی خۆیە بە هەمویان وتیان هەوڵ زۆر ئەین و بە بڕوە بەڵام شت نییە لە ناو قانونی بڵێن موازنە پێ ئەوترێ معاشی کارمەندانی هەرێمی کوردستان خۆی بودجێ هەرێمی کوردستان بودجێ بەکاملی بەشێک لەم بودجەیە معاشەکانی کارمەندەکانی هەرێمی کوردستان اتفاق کرا لە کاتی خۆی جەنابی سەرۆکی سەرۆکی هەرێم کاگنێچیر چۆتە بەغا لەگەڵ سوودانی کۆبۆتەوە دیسان سەرۆکی محکەمەی ئیتیحادی قازی جاسم هاتۆتۆ لەگەڵ کۆبوونەوەکە وتیان قەرارێکە ئەبێ موچە پەیوەندیدار نییە بە ئەوەیە کە هەرێم التیزامات ناکە مشکلەکەمان چییە؟ ئەی بۆ وایلات بۆ وایلات تەیف سامی تۆ بڵێ وەزیرێک ئەتوانێ معاشی هەرێمی کوردستان ڕابگرێ من شتەکە ئەوەیە ئەڵێ من بە بەڵگە هەمووی میزانی هەرێمی کوردستان ماوە لە ماوەی ئەم 6 مانگە هەمووی حوسەکەی خۆی لە ناو میزانیە کە طبعاً گۆڕاوە نەوتی بەرمیلەکەی هەند پارەی کۆمپانیەکانی نەوتە لە هەرێمە کرا بە $16 لە $8 کرا بە 16 بۆ ئەو کێشەکان حل ببێت لە مەسلحەتی چییە ئیتاری تەنسیقی معاشی خەڵک ڕای بگیرێ مەسلحەتی چییە ڕئیس وزەرا معاشی خەڵک ڕایگیرێ و کێشەیەکی بۆ خۆی دروستکا و لەولا ئەعلامی کوردی بۆ نمونە هەندێک بە سەلبیات و باسیەکە هەندێک بە هەڕەشەکردن و باسیەکە هەندێک بە شێوازێکی نادروست باسیەکە من ئەڵێم معاش معلوماتم هەبوو پێش جەژن بە 2 ڕۆژ ئەبواە بێت پێش دەژنی قوربان بەڵام هەڕەشەکردنەکەی هەندێ تصریحاتی کردوتی بە سزا تێپەڕنا ئەخر سزا چییە؟ ئەخر تو فەرموویە لە کاکەوە شار حرمەت و ڕێزمەیە بۆ جەنابی نێوتێکیدا ئەخر مەبەستم سزا چییە؟ مەبەستی چییە سزادان؟ ئەچێش کاتەکە لە محکەمەی کوێ دووەلی دۆسەکە تەقدیمەکە من پێم خۆشە لە ئیستا و لە بەرنامەی خۆتانەڵێم پێم خۆشە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەڵگە با خەڵکی کوردستان بزانێ با خەڵکی خوارەوەش بزانێ با ئیتاری تەنسیقیش بزانێ بڵێ وڵای ئێوە غەڵەتن ئەمە بەڵگەی خۆمە باشە وەزارەتی دارایی چۆن زانیوێتی هەموو پارەکەی کوردستان تەواو بووە و تر حکوومەتی کوردستان هیچ پارەیەکی لای حکوومەتی بەغانیە چۆن هینە بڵێن دیوانی چاودێری هەرێمی کوردستان طبعا 2 کۆبوونە کرا پێش ئەو شتەکە ڕوو ئەیات و هەموو برگەکانی اتفاقیان لەسەر کرده بوو بەڵام التیزامات هەیە و حەقیش و حقوق هەیە ماف هەیە پێم و خزمەت بەزەگرە و پێش دەژن هەڕەشەی کۆمەڵێک بەرپز نەبایە دەهات پارەکە بە تەسەووری من بەڵێ باش سواس دەکەم عەبدولعەزیز جەنابیش لە خێر بێت خێر بێنەوە لەمێکشە بەرنامەمان نەکرێت بەخێر بێنەوە سەرنجی بەرەزی لەسەر ڕاگرتنی موچە پێت وایە وەکو سیاسی دەیبینی پەیوەندی یاسایی ئەوەیە کە یاسایی بودجە جێبەجێ نەکراوە بڕیاری دادگا جێبەجێ نەکراوە ئابووری سیاسیە خود چییە ئابووری یاساییان سیاسیە سەرەتا سواس بۆ جەنابەت بۆ بەرنامەیە و ڕێزم بۆ هەموو بینەرانی کەناڵی پەیام و زۆر ڕێزم بۆ میوانی بەڕێز کاک دکتۆر حەیدەر ئەوەی من ئەیبینە من وەکو شرۆفەکارێک ئێستا قسە کەمنەوە لایەنێکی سیاسی لە نەتیجەی بە دوواداچوونم بۆ هەموو ئەو بابەتە من بە بەشێکی سیاسی ئەیبینم لە خارجی نیتاقی پەیوەندەکانی هەرێم و بەغاش بە شتێکی سیاسی دەبینی بە سیاسی ئەیبینم لە دەرەوەی هەموو دەڵێن سیاسی بە سیاسیەکەمان ئێستا ڕوونیەکەمەوە لە دەرەوەی کێشەکانی هەرێم و بەغاشە ئەو کێشانە بەردەوام بووە هەبووە و گرفتی گەورە هەبووە و تەنانەت جەنابی سەرۆک وەزیران لە دیپێتەکەی لە سلێمانی باسی ئەوەی کرد کە ئیتر کێشە نەماوە و ئەوە با بڵێم موچە بە بەردەوامی دێت و ئەوانە لە پڕ ئەم کێشەیە دروستمەوە پەیوەندی بە سەفەرەکەی جەنابی مەسعود بەرزانیەوە هەیە بۆ با بڵێم وەفدی حکوومەت بۆ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا
و بە تایبەت لەسەر مەلەفی غاز. مەلەفی غاز کێشەی گەورەی لە نێوان رووسیا و ئۆکرانیا دروست کرد کات خۆی دوو پرۆژەی گەورە من لە ساڵی 2015 کۆڕم لەسەرەوە بەستۆ لە ئەڵمانیا لە 2015 ئەمود شەڕ دروستە بێ لەبەر ئەوەی دوو پرۆژەی گەورەی رووسیا بۆ غاز و هەندێکی پەیوەندی بە ئەڵمانیا و نەمسا و هۆڵەندایشەوە هەبوو بە شەراکەت بەڵام ئەمریکا قبولی ئەوەی نەکرد لەبەرەوەی ئەبەر قودرەتی دنیاە بۆیە ئەم کێشەیە تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بەو مەلەفەوە هەیە لەبەر ئەوەی ئەو دوو کێڵگەیەش لە سنووری ئێرەیە لە گەرمیانە لە کوردەمبیرەکانە و لە تۆپ عسکەر لەبەر ئەوە ئەم کێشەیە کێشەیەکی سیاسیە کوتومت لەبەرەوەی ڕئیس وەزەرا خۆی جەنابی سوودانی وتی من ئاگادار نەبوومە کە وەزیری مالیە سەرەتاکەی ینی عینی ڕۆژ کە ئەم بەیانی دەرکردو ینی بۆ خۆشی مفاجئە بوو سەرەتاکی من پێم وایە عێراق ئێمە ئەبێ ئاعتراف بەوە بکەین عێراق بەشێکە لە ناخی ئەو ململانەیە کە لە نێوان ئەمریکا و جمهوری ئیسلامی ئێران هەیە ینی پێ ئەمە واقع بۆ ڕوونتر بێ ئێران لە پێش ڕاگررتنی و بڕیارەیە بە قسەی جەنابەت بێ ئێرانیش نەبێ ئەوانەی ئێستا لە حکمڕانی لە عێراقەکەن هێزەکان بە ناڵێم هەمووی بەڵام هەیە ئێران بە عمقی استراتیژی خۆی زانێ ئەوش حەقیەتی لەبەرچی لەبەرەوەی تەنیا شوێنێک کەماوە عێراقا و عێراق عمقی استراتیژی ئێرانە لە ڕووی مەذهبیەوەڵێ و لە ڕووی با بڵێم حکمڕانیشەوەڵێ ئەوانەی حکمڕانن خۆیان لەوە ئەبیننەوە ئەگەر هاتوو ئێران زەعیڤێ ئەوانیش وەزعان خراپە بێ لەبەر ئەوە کاتێک وەزیری خارجی ئەمریکی دەرەچێت لە تەلەڤیزۆن زۆر بە سەراحەتەڵێ هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزە بۆ ئێمە و دەستخۆشی و پیرۆزبایی لەم عەقدانەکە و ئەڵێ پەیوەندەکانی ئێمە لەگەڵ حکومەتی عێراقا پەیوەندە بە پەیوەندەکانی حکومەتی عێراق لەگەڵ هەرێمە باش بەڵام دواتر خۆی ئجا ئەمە خوێندنەوەی لە لای سیاسیەکانی با بڵێن بەغا ئەوانەی کە حکمڕانن ئێستا لە لای جەنابی مالکی لە لای جەنابی هادی عامری لە لای جەنابی قەیس غەزالی خوێندنەوەکان چۆنە خوێندنەوەکان ئەوەیە کە بەشێکە هەرێمی کوردستان بەشێکە لەو ململانەیە کە ئێستا هەیە ئەمە واقعە بەس بە سەڵاتدارانی هێن ینی قازان زیان کرد لەوەی لەو کاتەدا بە پرسی عێراق ئەو بکەن گرێبەستی غازی بکەن سندە خاوەندارەتی و کۆمپانیان کێشەی لەسەرەیە هەندێکیان کوردیان تێکەڵا هەر بۆ نەوتی هەرێم دروستکراون لە شوێنی دیکە ئیشیانین یەکیان لە کەنەدا تۆمارکراوە یەکیان لە ئەمریکا ڕەنگە من و تۆش پارەمان هەیە بتوانین ئەو کۆمپانیانە تۆمارکەین یعنی وەکو قازانج بۆ خەڵکی کوردستان لەو کاتەدا مادەم ئەوەی لێکەوتەوە یەکەم کە بەدیلی شت نییە پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکایە پەیوەندێکی تاریخیە لە ساڵی 91ەوە دەست پێەکە لە کاتی ئینتفاضەیە دەست پێەکە لەو کاتەوە کە خەتی 36 دانرا لەو کاتەوە کە پەرلەمانی کوردستان دروست بوو لەو کاتەوە کە بڕیاری فدرالیەت درا لەم هەرێمە و دووەم پەیوەندەکانی ئەمریکا زیاتر لەگەڵ معارزەی عێراقیە کە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی لە ناو معارزە لەگەڵ ئەمریکایە و کۆبنەوەکانی لەندەن و کۆبنەوەکانی بەیروت و کۆبنەوەکانی ڤێننا ئەوەی دەرخست کە ئەمان واجهەی ئەساسین بۆ ڕوخانی ڕژێم طبعا من لە دەوری زۆر گەورەی بەڕێز ئەحمەد چەلەبی کەم ناکەمەوە لەو سەردەما لەبەر ئەوە هاتنی ینی ڕوخانی حکومەتی عێراق و دانانی دەستورێکی دائیم و ئەم سیستەمە سیاسی کە لە عێراقەیە لەسەر دەستی ئەمریکا بووە سەرەتا بۆیە ئەو پەیوەندیانەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندێکی تاریخی و استراتیژی مەسەلەی غازیش ئەم مەسەلەی نەوت و غاز و ئەوانە هەر لە سەرەتاوە لە ساڵی 2007 کە زۆر بەداخەوە ئەگەر ئەو کاتە بەشێک لە سیاسیەکانی شیعە کە جەنابی مالکی و زیاتر ئەو کاتە ڕۆڵی جەنابی مالکی تایە دەوری سەرەکی هەبوو ئەگەر ئەو کاتە پرۆژەی نەوت و غاز وەکو پرۆژە یاسایەک هاتبێتە پەرلەمان و ئەو کاتە اتفاقێکی سیاسی هەبوایە بوایە بە یاسا ئەو کاتە هیچ کێشەیەک دروست نابوو مامجەلال زۆر هەوڵیدا و کاتانایە مە لە نزیکەوە ئاگادارین بەڵام لە نەتیجە کە نەتیجەی نەبوو لە 2009 بڕیاریاندا کە بێن دەست بکەنە با بڵێم شەریکاتی ئەجنەبی بێنن و لێرە لە شەریکەی نەرویجیە شەریکەی رووسیە شەریکەی سینیە شەریکەی ئەمریکیە
بە تایبەت و هاتن تەنقیبیان کرد و نەوتیان استخراج کرد و ئەوە بوو لە ساڵی 2013 کە یەکەم 100,000 بەرمیلی نەوت ڕۆیشت بۆ بەندەری جیهان ئەلەو کاتە یەکسەر بودجەی هەرێمی کوردستان بە تەواوی بڕا. من بۆیە ئەڵێم کێشەکە سیاسیە و کێشەکە سەرچاوی کۆنی هەیە. دێمەوە خزمەت کاک دکتۆر سەرنجی بەڕێزت چیان پێیان وایە ئەو باسی چوارچەوەی هەماهنگگیمان کرد ئەوان لە پشتماندێکیان ئەوە بڕیاری ئێران ئەم ڕاگرتنە تۆ چۆن دەبینی پێویست بە غازەکە تۆ ئێمە ئەزانی چەند شەریکەیە چەند کۆمپانیەکە لە خوارەوە ئیشەکە کۆمپانیای چی مەبەستم کۆمپانیای عەرەبی کۆمپانیای هیلال کۆمپانیەکی ئیماراتیە بەڵێ گەورەترین حەقی غازە لە جنوب باوەری گرتەوە باش و هەندێک کۆمپانیای سعودیش لەوێ ئیشەکە ئەگەر ئێران لە پشتوێتی باشە چی سفادەیەکی هەیە ئێران بەڵێ ئەمە ئینکاری لێ ناکرێت کە علااقاتێکی بەقوتمان هەیە لەگەڵ ئێران علااقاتێکی استراتیژیمان هەیە لە ئێران بەڵام وەکو جاران نییە کە ئێران بریارەدا و عێراقیشە بێجێ بکە لەو لاش تورکیامان هەیە خۆ تورکیا وجودی هەیە ئەگەر حسابی عام بکەین بڵێ ئەو زوونە بەدەستی تورکیا و ئەو زوونە بەدەستی ئێران ئەو قسانە بەڕاستی ئەگەر جاران بڵێن لەوە چێ بڵێ واقع بەڵام ئێمڕۆ جیاوازەیەکی زۆرە ئێمڕۆ ئێران بە عێراق ئەڵێ ئێمە کە ئێران لە عقوباتایە غاز ناتوانین لە مەولا غاز لە ئێران و بینین چون لە تورکمانستان سعرە لە تورکمانستان دەیکڕێ لە تورکمانستانێک کڕین ئێران بە ئێمە ئەڵێ بە عێراق ئەڵێ ئەمە لە وەزیری کارەبا قسم لەگەڵ کردووە ئێمە بۆرەکانە لە ئێران و دێت بەشەکەی ئێران غاز ئەین بە شەمالەکەی چووکە ئەوان لە شەمالە نوقسانی غازیان هەیە خۆیان کارەبایان لەوێ بڕێ ئەگەر جەناب بزانی ڕۆژی ساعتێک دو ساعتێک لە ئێران کارەبا بڕێ مەبەسم هەندێک شت هەیە بەڕاستی کێشەکەی داخلیە بەڵێ لەوە چێ نیگەرانن حکومڕانی خوارەوە بۆ ئەو سەردانەی مشکلەیان نییە کە علااقات هەبێ لەگەڵ ئەمریکا هیچ کەسێک اعتراضی ئەوەی نییە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم و وەفدی حکوومەتی هەرێم علااقاتی باشی هەبێ لەگەڵ ئەمریکا زەرمەندین بەعکسەوە تەواو کەری یەکترین معلومەیەکی تەدەمێ زانیاریەک هەندێک جوڵە هەیە کە جەنابی سەرۆکی هەرێم کردوێتی تەواوکەری یەکتری بوون لەگەڵ جەنابی سەرۆکی وەزیرانی عێراق لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە ئێرانە لە هەندێک وڵاتانی عەرەبیە وەکو ئەوەیە بە ناوی عێراق و قساکە بە یارمەتی دانی عێراقا ئەوش بەشێکە لە ئەرکەکانی خۆیەتی هیچ کێشەیەک نییە بەڵام کێشەکە ئەوەیە کە تۆ بچیت طبعاً گرێبەسەکە بوو ئەڵێن ئەمە گرێبەسەکە تۆزە فراوان کراوە وایە ئێمە دستور حاکمە و محکەمەی ئیتیحادی خۆی بەرپرسیالە لە تەفسیرکردنی دستورە مەسەلەی نەوت و غاز ئەبوایە ئیتیحادی ئیدارەدانەکەی ئیتیحادی بێ بە شەراکەتی هەرێمی کوردستان تەکید بە نە عێراق مشکلەی هەیە ینی وەکو حکوومەتی عێراقی بەشی بێ حکوومەتی هەرێم کێشەی هەیە هەڵێ نابێت تۆ نابێتە داخلی تیا بکەیت ئەوە دروستە بەس ئەگەر ئەمە ببێت هۆی ڕاگررتنی موچەی هەرێم بۆچی فەرمانبەران سزا بدرێن بۆچی ڕێگەی تر نییە لە سەڵاتدارانی عێراق سەگلەیەکی شێ خۆی من لەگەڵ ئەوە نیم بەسەراحەت ئەڵێمەوە لەگەڵ ڕاگررتنی موچەکە ئەوە ملەتی خۆمان کاکە بە هیچ شێوازێ قبوڵی ئەوم نییە معاشی خەڵک ڕابگیرێ بۆ ئەوە عقوبەدانی هەندێک حزبی سیاسیەکانە کە مشکلەیەم هەیە لەگەڵەیە یا ئەوە گفتوگۆ ئەەکەم لەگەڵێ بە حیوار بەڵام تۆ 20 ساڵ ناتوانانی ئیلتیزام بکەیت دوو جۆر ئیلتیزامات هەیە یا ئەوەیە بڵێ کاکە من بەڕاستی بە هیچ شێوازێک قبوڵی ئەوە ناکەم مەسلەی نەوت و غاز تۆ تەدەخلی تیا بکەیت دستور ئەڵێ محکەمە ئیتیحادی ئەڵێ من قبوڵم نییە با خەڵکی کوردستانیش بزانێ یا ئەوەیە بڵێ فەرموو بە سەرچاوم بە شێوازێکی شەفا کاکە معارەزەی کورد من بە ڕوونی بڵێم باشە لەگەڵ حورمەت و ڕێزم هەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکانەوە هەموو لایەنە سیاسیەکان مێژووی هەیە احترامی هەیە خەباتی هەیە ئەوە من باسی ئەوە ناکەم باسی ئەدائی سیاسیەکەم باش حزب معارزەکانی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە نازانین داهاتەکە چی لێت وەزیری دارایی ئەڵێ ئەگەر بزانم داهاتی سامانە سروشتەکان چەند بێت من ئەتوانم معاش بم مشکلەکە
ناوخۆیشە سەرەڕایش مشکلەکەی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەبێ ئەمانە حل بکرێ اینجا باسی ئەوە بکەین خەڵک هەموو دەزانێت کە هەرێم پابەندەمەوە نەوتی ڕادەز نەکردووە داهاتی ناوخۆی ڕادەز نەکردووە بەڵام خۆش دەزانێت ئێستا عێراق بڕیاری دادگای فیدراڵ دێت چوو بەوەی تەڵتین بکرێ خۆیان لێ دزیە و لەگەڵ پارتیوێکی ڕێکەوتن هەژماری منیان هات دروست کرد یخۆ خەڵکی ژەوانە دەبینێ ینی ئەوانیش بڕیاری دادگای فیدراڵی بە تەواتی جێبەجێ نەکردوایە خۆ ئەمانش ئەزانی چۆن ینی بەغا سەیری ئەمانەکە کێ تەمسیلی هەرێمی کوردستانەکە واقعی سیاسی کێ پارتی وشێتی و حزب سیاسەکانی ترەوە بەبێ حەجمی خۆی مەبەسم حەجمی سیاسی کورسی هیچ لایەنێکی تر نەبووە کە بڵێ کاکە من وەڵاهی وەکو معادلەیەکی تازە دروستکە لە هەرێمی کوردستان کە بتوانێت شێوە ڕێگایەکی تر تەعاملکە لەگەڵ بەغا مشکلەی نییە لەگەڵ کورد بەغا مشکلەی نییە لەگەڵ حزب سیاسەکانی کوردستانیەکانە بەڵام کاکە تو تەقدیری ئەوە بکە خۆ بخە لە جاتی ڕئیس وزەرا محەممەد شیع سوودانی خۆ ئەم پارەی ماڵی باوکی نییە ئەوە ئەڵێ شاری لەسرە ئەڵێ فشارم لەسرە ئەم حزب سیاسەکانە خۆی قسەیەک ناکە سەر تەلەڤیزیۆن ئەوە دەسەڵاتدارانی هەرێم پابەند نابن یاسای بودجیان جێبەجێ نەکردووە بادی کردی کاتی خۆی سنوورەکانە بادی کردی کاتی خۆی ئەزمەیەکی گەورە دروست کردووە وا نەبوو سید عادل عەبدولمەهدی تۆ پێم بڵێرەوە ئەم عەلاقەی کەی تەندروست بووە کەی باش بووە لە بینی هەرێم و بینی بەغا جەناب ئەندام پەرلەمان بوویت هیچ کاتێک ئەوەنە باش نەبوو ئەم 2 ساڵی آخر نەبێ باش بوو لە سەرمی سوودان زۆر باشە کاکە وەسفەکەن شعری لەسەرێ نووسن بەرپرسەکانی هەرێمی کوردستان ئەگەداری و خۆشم ئەگەدارم کە یەک مانگ کێشەیە دروست بوو ئەمە هەمووی لاچووە بۆ بە هەڕەشەکردن سبێنێ تویت هەڵبژاردنەوە لە پێشە نایکەن بە ڕئیس وزەرا ئەنێ هەڕەشیان لە سوودانی کردبوو هەرەشە هەبوویان نەبوو ئەگەر نەبوو پێم بڵێرە کاکە تۆ غەڵەتی با من دێمەوە خزمە باش عەبدولعەزیز ئێستا چارەسەرەکە چییە ئێستا باسی دادگای فیدراڵی دەکرێت کۆبێتەوە فەرمانێکی کاتی دەرکا بۆ ئەو بڕیارەی دادگای بڵین وەزارەتی دارایی عێراق ڕابگرێت ئەگەر سیاسی بێ بە گفتوگۆ چارەسەر دەبێ بە هەڕەشە چارەسەر دەبێ کۆمەڵێک کارت باز دەکەن بەچی چارەسەر دەبێ پێشتر من ئەبێ بچمە سەر ئەو بابەتەی کە لە پڕ بۆ کێشەتەخیەوە بڕانی موچە هی هاوڵاتی ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکی سیاسیە چکە پێشوەخت ئەبوایە زمینەیەکیان بۆ سازکردایە بیان و تایە کاکەەوە بودجەتان لە 2024 بیان و تایە کاکە 2025 ئێوە تا 4 مانگتان هەیە دوایی نامێنێ ئەمە تەواو ئەبێ بەپێ ئەو 12.67 نەکوەکو تۆ بڵێ لە مانگی دوو بڵێ تەواو ئەم موچە تا سەری ساڵ هەموو وەکو خۆی دێت ئیتر کێشە نابێت لە پڕ بیبڕیت ئەمە خۆی وازە حەدیانم بەڕێز دەڵی سیاسی پێویستی شەیە بە پابەند نەبوون وایە پابەندەبوون ئێستا باس یاخود هەڕەشەکردن باس هەموو ئەماکە ئەوەی کە هەرێم باسیەکە زۆر جیاوازە لەوەی کە بەغا باسیەکە باش تێنەگەیشتنێک هەیە لە هەردوو لاوە ئێمە بەڕاستی لە سیستەمی فدرالی تێنەگەیشتن یعنی لە بەغاش تێنەگەیشتن یا تێگەیشتن ئیرادەیەکی سیاسیمان نییە بۆ ئەوەی بڕوامان هەبێ بەوەی کە لامەرکەزیەت بەو شێوەیە لە سیستەمی فدرالی من لە ئەڵمانیا ژیاوم 16 مقاطعەیە و یەک ملەتن خۆ جیاوازیش نییە وەکوام هەرێمە نیە ئێمە لە عێراق یەک هەرێمان هەیە و جیاوازی ئەمە قەزەیەکمانیش هەیە ئەمە زۆر جیاواز لەگەڵ ئەوە هەرێمی میۆنخ دەوڵەمەندترین هەرێمە بەڵام حوسەی حکوومەتی فدرالیە نێرێ زیادەکەی خۆی تەسەڕف پێکا و بەقیەک هاوکاری محافزەتەکانی تریشەکە هەرێمەکانی ترەکە من مەقسەدم لەوە نییە مەقسەدم لەوەیە نەعەدالێتێک هەیە لە بەغاوە پێشتر نەعەدالەتەکە چییە ئەوەی بەپێی دەستور هاتووە تۆ لە هەموو داهاتی عێراق موازنە دابەشەکرێ پێشتر وابوو لە 17% دوای وردە هات بووە نەفقاتی تەوان سیادی حاکمە هەیە فعلی هاتە فعلی کاتە فعلی نەفقاتی سیادی زۆر بووە و نەفقاتی سیادی و حاکمە بە دەرەجەیەک بووە نەفقاتی فعلی کەم بووە لە نەفقاتی فعلی تۆ 12.67 هەیە ئێمە بەس ئەمە مەعاشمان بەس ئەمە بەشی بودجەکە بەشی تر ناکە باش لەلایەکەوە هەرێم کاک عەبدولعەزیز ئەوە لە سەردەمی وەزیرێکی کورت هاتە ناو یاسای بودجە هەرچی بێ ئەوە لە ئەحمەدی حاجی ڕەشید مانێ نابوو وتی وتمانە لای بەرە کەەوە شەر زێباری بووتی
لای نەبرد قسە لەسەرەوە ناکە من قسە لەسەر فعلی کە ئێستا هەریم کێشی قسە لەسەر نەعەدالەتێکەکەم کە 17% کە هەبوو کرا 12 خۆی ئێستا سەرژمێریش کراوە دەبووە لە 14 بووە تا لەیرە کێشەیەکەیە باش یەکەم ئێمە تاویزی کۆیتماندا بە کامل بەڵام 4000 دێمان لێرە ڕووخا یەک تاویزمانوە نەگرت کیمیابارانەکان کاوانەی کیمیابارانەکەران تاویزیان وەرنەگرت نە تاویز مەعاشیانیش وەرنەگرت ئەوانەی سوجەنایی سیاسیین لە کوردستانە ئێستا سوجەنایی سیاسیین لە 61ەوە خەڵکی کورد سجنەکرێ ئەگە لە 50کانەوە نەبێت لە 61ەوە حسابیکە عەدەدێکی زۆرمان هەیە خۆ من خۆم لە زیندان بوومە من ئەزانم 2000 کورد لە زیندان بووە و حزبی داوە تەنها حزبێکی ئەساسی بووە لە زیندانەکە ئەو کاتەی من لەوێ بوومە بەڵام تۆ دێی لە زیندانە سیاسیەکان لەسەر هەرێم ناتوانێ ینی نەیکردووە پێشتریش خۆ هەرێم خۆشی ڕێگەی نەداوایە نانا ئەڵێم ئێستا بە باسیەوەکە من جارێک چاپێک لەگەڵ لایەن زیندانی سیاسی کردوتی خۆی مەلەفی نادوو بۆ وەزارەتی دارایی عێراق وتێتی ئەوانە مولای ئێمە موچیان بۆ ما بڕناوە موچەی زیندانی سیاسی لێرە زۆر کەمە لە چاو ڕێگر بوون لەوەی کە مەلەفەکە بگوازرێتەوە ئجا ئەگەر بگوە ئێمە هەوڵماندا زۆر مەلەفی زیندانی سیاسی و شوهەدا ئەبێ سەرتاسەری بێ ڕاست ئەمە قەراریش لەسەری درا بەڵام دوایی نەکرا من مەبەستەکەم ئەوەیە بڵێ ناشەفافیەت هەیە لە هەرێمە بەڵێ ناشەفافیەت هەبووە گەندەڵیش هەبووە وەکەوەی لە بەغاشەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی تۆ بیت لە پڕ موچەی هاوڵاتیان ببڕیت ئەمە یەکێ لە کێشە گەورەکانە کێشەی دووەم من زۆر جار باسی یەکەم ئەو عەقڵیەتە سیاسیەی کە لە بەغا هەیە عەقڵیەتێکی سیاسی ئەوە نییە سەقامگیر بێ ئیرادەیەکی سیاسی بە قووەتی هەبێ بۆ ئەوەی ئەم وڵاتە بنیاتێکی تەواو بنرێ ئەو بنیاتە بێ کە لە داهاتووە هەمومانتیایە بەحەوێنەوە هەمومانتیایە سراحەت پێ دوایەوە دەست پێش کێشە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم دەست پێشخەریان بەغدا پێ بەغدا دەست پێشخەرە بۆ کێشە من پێم ئەڵێ ئێستا بەغا دەست پێشخە چکە بەغا مەرکەزە من فەرعم دائیمەن باوک ئەبێ دەوری هەبێ مراعاتی مناڵەکانی بکە بۆ واقع وایە من ئێستا پابندمە بەغاوە بەغا من بە پێی محکەمەی فدرالی باشە ئێستا نەوت ئەوان ئەڵێن استخراجی نەوتەکە تۆ شەریکاتت هەیە و عەقدت کردووە و قەرزاری و ئێستا تازە ڕێکەوتنێکە بوو لەسەر عەقدەکەوەکو کاک دکتۆر باسی کرد لەسەر 16% $16 باشە پێشتر ئەبێ بەغا زوو بە پەلە بکات لە ناردنی نەوتی هەرێم ئەزانی بۆ خەسارەکە بۆ عێراق بەگشت آخر لێرە ڕێگریە ڕێگرێکە لەسەر $6 بوو آخر $6 و دوای کردیان بە 16کە وتیان هەرێم کێشەی هەبوو لەسەرەوەی کە کۆمپانیایەک بێ بزانی ئەو تێچووە دروستیان کەمەیان زیادە مەرجی هەبوو دوای سوودانی هەموو هەبووتی وەرمەجەکانیشتان قبول دەکەم دوای شەرکێشەی تێکەوە آخر هەردوو لایەنەیە دوو لایەنەیە نە ئەوان ئەیانەوێ بزان ئێستا کەم تەرخەمی دەسەڵاتدارەوەیە کە لە ڕاگررتنی قاچاقی موچیان ڕاگرتەوە ئجا باسی تەوتینیش کرا باسی ئەوە شەکرێ ئەگەر تۆ نەوتت لە هەرێم کوردستان سندەوە چکار بە پێی مادەی 12 لە دەستورە ئەڵێ هەموو داهاتی عێراق باشە اتحادیە بەڵام داهاتەکانی ینی هەرێمەکانیش ئەتوانن شەریک بن و حەقیشی هەیە ئەگە لە پرۆژە تازەکە بێ نە بە پێی یاسا کۆنەکە تۆ تعامل بکەیت ئەگە پرۆژەیەکی یاسای نەوت ئەوڵێ بە قانون تەنزیم بکرێ لە مادەی 12 ئێمە ئەو پرۆژە یاسامان تا ئێستا بۆ ڕێگری لەکەن خۆ ئێمە ئەکسەریەت نی لە بەغا ئێمە ئەقەلیەتی لە بەغا کێ ڕێگریەکە و پرۆژەیە نەبێت یاسا کێ ڕێگریەکە دەسڵات ڕێگریەکەوەی کە ئەکسەریەتە بە سونە و بە شیعوە ئەوان عەقڵیەتیان وایە اقتصادێکی سربەخۆ لە هەرێمی کوردستان لە داهاتووە خەتەرێکی استراتیژی گەورەیە بۆ جیابوونەوە ئەمە منطقەکەی نه من وای نبینم من وای ئەبینم ئەگەر ئێمە بمانەوێ وڵاتێکی عێراق بکەینە وڵاتێکی دادپەروەری اتحادی هەمومان لە چوارچێوەی با بڵێم لە سێبەری دەستورێکە ئێستا ئەژین کە ئەو دەستورە جێبەجێ بکرێ هەمومان هاوڵاتی ئەو وڵاتە بین و بە پێی یاسا مامەڵە بکەین وڵاتێکی زۆر بەهێزە بین و یەکتری قبولکردن ئیرادەی سیاسیەوێ کە ئێمە ئیرادە سیاسیەمان نییە. سوپاسەکەین کاکتۆر سەبارەت بووی کە دادگای فدراڵی کۆ دەبێتەوە و موچە دێت هەندێکیان ئێستا
دەڵێن فشارێکی زۆری ئەمریکا هەیە بۆی کە موچە بێ بە بڕای دادگای فیدراڵی دییان فشاری ئەمریکا ئێران فشاری ئەمریکا هەیە بۆی موچە بێ دوو فشارەیە بەڵێ ئێستا پەرلەمانتارێکی پێشووی عێراق دەیوت داوام لە دەسەڵاتدارانی هەرێمەوەیە کە ئەو 12.67 بە ئەمریکا لە ئەمریکا جا بکنانە داهاتی عێراق دەچێت ئەمریکا لەوێ جا بکرێتەوە بخێت حسابێ کێرێ نەخ منطقت خوا نازانم کێ بەڕێزە باسی کردبوو بەڵام توخوا ئەمە منطقە ئەوە ئەڵێ یعنی ئێمە لەژێر دەسەڵاتی ئەمریکایە منطقە یعنی ئەمریکا بێتەوە بڵێ کاکە دەی فەرمو عێراق تۆ ئەبێ ئەم بوجەیە بیبڕیت و ڕاستەوخۆ من لەوێ و ئەینێرمەوە بۆ هەرێم دەوەڵاهی ئەبوایە هەرێم وڵات بێ یعنی دەوڵەتێک ئەو منطقەش ئەمریکاوە دەکا وڵی نازانمە نوکتەیەوە زۆر خۆشە ئەبێ بۆ هین بۆ خۆشی باسەکرێ هەنی چی ئەمریکاوە ئەکا ئەخر تۆ ئەمە بینیمان کاکە لە ڕفراندۆم ئەمریکا چی کردووە من لەگەڵ ئەوەم کە کوردستان عام ببێ بە دەوڵەت و هیچ سیاسەیەکی شیعە لەگەڵ ئەوە نییە با بێ پێ بڵێم بە هەم لە ناو پشتی بەردە من قسەم لەگەڵ کردوون لەگەڵ دەوڵەتی کوردینی بەڵێ مشکلەی نییە لەگەڵ دەوڵەتی کوردی خۆی ڕابین کێشیان نییە نانە سوکا لێرە بە کاتی ڕفراندۆم ستراتیجیەت گۆڕاوە کاکە دیارە لەوە چەند ساڵێ لەمە پێش کێشە هەبوو بەڵام ئێمڕۆوان نییە لە نەزەری مالکی ئێستا کوردستان دەوڵەت بێ بۆ ئەوان باشتر لە نظری شێقیس ئابا پێ بڵێن ئێستا سەربەخۆی هەرێم سەربەخۆی ڕابین کێشیان یارەبی پیرۆزیان بێ و گوڵیشیان بۆ ئەنێرن و ئەڵێن دەک فەرموو بەم جوغرافیە بڕۆن خۆحافیزتان بێ و منیش ئەگەر ئەتانەوێ هاوکاریتان بکەین بەسەر چاوم وەکو دراوسێ هاوکاریتانەکەم کێشەم نییە ئێستا گۆڕاوە ئێستا حالیەن بە هەموو کورد کۆ بکرێتەوە بە بەسم هێزە سیاسیەکانی کورد بڵێ کاکە ئەوە نایێنێ هەموو ڕۆژێ بڕۆ وەرەوە و مەعاشم لێ ئەبڕیت و سزامەیت و بزەلیل مەکەیت ئەمەش بە شێوازێکی شۆفۆنی تەعاملم لەگەڵاکەی هەر لە ئێستا و ئەم عەقدەمان لە بینی خۆمان کە دستورە خۆحافیزتان بێ و تەواو خۆم ملەتی خۆم بەخێوەکەم خۆم علاقاتیم باشە لەگەڵ ئەمریکا بۆ منێرێ ئێرانیش ڕەفیقی منە ئێران بۆ منێر تورکیای بەڕێز خۆشەویستەکەی خۆمان بەخێو مەکە تەوا بڕۆ خۆحافیزتان بێ جگە لەوە هیچ هەیە چیەکەن بەرامبەر یەکە وەستن با پێ بڵێن لە مفاوەزات ئەمە زۆر مهمە ئەبێت تۆزە مەجالم بیتێ بە سەراحەتەکەی و حەقیقەتەکەیش و پێ بڵێم و نهێنیەکەش باش وەفدە مفاوەزاتی بەڕێزی پارتی دیموکراتی کوردستان کە دکتۆر فواد حوسێن و کاک بەنگی ڕێکانی هەردووکیان وەزیرن ئەو مفاوز بوون پێشتر کاک هۆشیار بووە گۆڕاوە هینەکە بڵێن مفاوەزاتەکە کرا بە ئەم دوو بەڕێزە چون لەگەڵ شێقەیز دانیشتون قسەیان کردبوو من دوایی برسیارم کردو هەردووکیان شێقەیز نەزەری ئەوە بووە ئەڵێ کاکە گیان ئێوە وەرن من دان بەوە ئەدەم کورد مافی هەیە حەقی هەیە ئمڕۆ سبێنێ ساڵێکی تر 100 ساڵی تر ببێ بە دەوڵەت سەر بەخۆی ئەم جارە کە چوون بۆ لای ئەم جارە پێش ئەم حکوومەتە تەشکیل بێرێ لە مفاوەزاتەکەی بەڵام کاکەوەرە با بزانین با گرێبەستێکمان هەبێ ئێوە تا چەند لەگەڵ عێراقا بن ساڵێک دوان 20 با لەگەڵ ئەم 25 ساڵە بە یەکۆ ئەبین باش هەندێک ڕێنمایی و عەقد و گرێبەست بکەین لە بینی خۆمان و لە بینی ئێوە تا ئەو کاتە ئێوە بڵێن کاکە ئێمە تەواو لەم نقطەیە و لەم ساڵەوە تر تۆ خۆحافیز لەوە زیاترە خۆ تۆ هەموو شتێک بە زۆر ئەکرێ یعنی ئێستا ئیمڕۆ عێراق بە زۆر هەرێمی کوردستانی خستە سەر حکوومەتی ئیتیحادی یا بە ئێرادەی خۆی ئەگەر جدی بن ئەمە ئەگەرێک فەرموو هەموو ئەندام پەرلەمان بکشێنەوە وەزیرەکان بکشێنەوە لە سنوورەکەی خۆتۆ کە ئیمڕۆ هەتا بڵە کاکە گیان تەوا خۆحافیز مجتەمەعی دووەلی فەرموو ئەوەم پێم ناکرێ گەشتۆمە حەدێک ئەوە ملەتی خۆم دەڵێ کێشیانی لەگەڵ سەربەخۆی هەرێم نانە دڵنیات باشە بەس ئەی موچەکە ئێستا با قسە لەسەر موچەکە خەڵکی وسان چاوەڕێ بۆ دادگای فیدراڵی کۆ دەبێتەوە حەکیم ئەمە حەلە بێ شتەکەی کاتیە بەڵام تو پێم بڵێ باشە هەرێم ئامادەیە بابند دەبێ مەوسنە و تەسلیم کەداتی ناخۆ سید عادل بوو بە ڕئیس وزەرا باش جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم چوە بۆ لای پیرۆزبایی لیەکە ئەمە لە دەمی سید عادل و بیستمەتەوە باش
پێوتتی سید عادل پیرۆزبایی و لێکم تۆ برادری ئێمەیت لە معارەزەیت و ڕەفیقی جەنابی کاک مسعود و خەباتمان کردووە بەیەکۆ خوێنمانداوە لەسەر یەک ساتر مێژۆکەی هەمووی بۆ باس کرد ئەو لە 2019 بەڵکە و سەرۆگۆزیران پێش ئەوە بڵێن کازمی ببێت بەڵێ ڕاست فەرمو قوربان با کێشەکانی بینی بەغا و بینی هەرێم حەلکەی وتی دەفەرموو بەسەر چام طبعا کەس ناڵێت سید عادل نە عقدەیەکی قومی هەیە نە عقدەیەکی مەذهبی هەیە بەرامبەری کورد بەعکسەوە بگرە کوردی زۆری خۆشەوێ باش بەس وتی جەنابی سەرۆکی هەرێم کاک نێچێت ئێمە یا عقدێکی دائمی بکەین زەواجێکی دائم هەر بۆ پێکەنین بۆ نوکتە یا زەواجێکی موقت کامیان تەوێ ئەگەر دائمی ئەڵێ دەورەکەکە بە دادنووسێکی بینوسین بەڵام تۆ ئەبێ بابند بن بەمە چونکە من هێزێکی سیاسیم هەیە دوای گلەیم لیەکەن ئەزانی لەسەر ئەم 2 ساڵە چۆن ئەلامی خوارە و باسی حەمەشیع سوودانیەکە ئەڵێ تۆ نزیکی لە پارتی تۆ نزیکی لە کورد تۆ مافی ئێمە ئەخۆی تۆ ئێ بە کورد ئەمە هەندێک هێز سیاسەکان وا ئەڵێ باشە بابند نابی بە ئیتیفاقەکانە لەولاش ئەوش ئەڵێ کاکە خۆی تەیفسامی وەزیری مالیە وەزیری دارایی لەسەر بریاری جەنابی سەرۆکی وەزیرانی عێراق ئەم مانگە مەعاشەکەی سەرفەکرێ باشە بەس تەیفسامی سونییان شیعەیە نا تەیفسامی وەڵاهی شیعە پێم وایە بەڵام هیچ لەسەر هیچ هێزێکی سیاسی حساب ناکرێت حساب نییە هیچ پەیوەندیەکی بە هیچ ها باو معلوماتە باش مدیر عام بوو مدیر عامی موازنە بوو باش دکتۆر فواد حسێن بوو بە وەزیری دارایی طبعا دوو وەزیری دارایی کورد وابوو نەبوو بەڵە شەرزی ئەو کردی بە وەکیل وەزیر باش دوای کە دەرچوو لە وەزارەت بوو بە وەزیر مەبەسم کێشەکان حەقیقەتەکەی ئەوەیە ئێمە ئەم فیلیمە ئەم درامەیە ئەم ئەکشنە ئەمە بۆڵیۆدی پێ ئەڵێم تەواو نابێ لە بینی حکوومەتی هەرێم و بینی بەغا بۆچی بە کورتی بێ ئێستا هەفتەی داهات و پێچێ موچەبێ گفتوگوی سیاسی هەیە وەڵاهی گفتوگۆ سیاسی هەیە و بڕیارگا دەرەچێ بریارەکە دەرەچێت لە بیرت بێت لەم بەرنامە و لەم شوێنە باشە ئەزمێکی ئاوا بوو لە ستۆدیۆ بووم چیم پێویتی وتم حەلێکمان هەیە بە سولفە وفعلا بە سولفە پارە هاتووە بۆ هەرێمی کوردستان وا بوو ئێستا شەتوانێ بەغا بە سولفەی نێرێ بۆ هەرێمی کوردستان تاوەکو حەل بێت بە کورتی خەڵکی کوردستان گلەی هەیە بۆچی بەغدا ڕاستە خۆ تەوتین ناکات و موچەکە نانێری بەرجای کاتەوە بۆ نایکە خۆیان نایکە بۆ دەکەم تەرخەم باشە فەرموو ئێمە ئەگەر بڵێن کاکە فەرموو خەڵکی هەرێمی کوردستان بەرە وەرە تەوتین کەن لە بەغا ئێدەیکەن کێیکە فەرمان بەرەندەیکەن ئەی فەرمان ئەی حکوومەتی هەرێم ئەی تۆ ئەڵێ کاکە سوڵتاتی هەرێم چییە ئەی من هەرێم نیم ئەوە بڕیاری دادگای فدراڵی ئەی دەباشە دادگای فدراڵی فەرمانگەکان ڕاستە خۆمان کێشەی معقد مڕەکەبە ئەم ئەڵێ هەژماری من ئەم ئەڵێ تەوتینکە فەرموو ئەندام پەرلەمانەکان برسیاریان لێ بکە بڵێ کاکە مەعاشتان لەکوێ وەرەگرن بە پارتی و بە یەکێتی و بە هەموو هێزە سیاسیەکانە لە بەغا وەرەگرن لە بەغدا وەرەگرن ئەی باشە ئەم مشکلەی نییە کە لە بەغا وەرەگری هەست بەوە ناکە حرمەتم هەیە طبعا هەمویان وانە خەڵکی هەیە ئازا و داوای مافی خۆی ئەکا بەڵام ئیرادەی سیاسی نییە باڵ سوپاس دەکەم کابرا کاتونەکەمەوە بەس چ چارەسەرێکەیە بۆ کێشەی موچە بە گفتوگۆ چارەسەر بکرێ پابەند بوون بە یاسای بودجە جیاکردنەوەی موچە لە ململانی سیاسی کشانەوە سەر بەخۆی باز دەکرێت ئێستاندێکیان من لەوە دەست پێەکەم کە قسەکەی دکتۆر کە ئیرادەی سیاسی نییە بۆ مەسەڵەن تەوتین بەڕێز جەنابی سوودانی ئەڵێ ئەگەر من تەوتین هەموو ڕەواتبی موەزەف لە بەغاوە بدرێت تر دەوری هەرێم چییە چکە ئەورە ئەوەلیاتی هەرێم چکە هەرێم وەزارەتی حکوومەتی مؤسسات هەژماری من بەشێکە لە تەوتین بەڵام تۆ لە ڕێگەی بەنگی مەرکەزی وەرەگری ئەگەر ئیرادە هەبێ ئەمە قەت کێشە نەبووە و نییە ئەگەر ئیرادە آخر فەرمان بەران کێشیانەیە دەیانەوێنێتە وەزارەتی دارە هەرێم بەشێکی زۆریان ئەوە ئەبێ تەواو داوای هین بکەن یەک جاتر هەرێم نەمێنێ و حەق خۆیانە داوا بکەن بڵێن هەرێم ینی بۆ پەرلەمانتارێک سەر بەخۆ وەریگرێ ئەوە پەیوەندی بە اتحادیەوەیە تۆ ئەندام پەرلەمانی لە بەغا معاشەکەت لە بەغایە لە هەرێم نییە ئەوە جیاوازە تۆ پەیوەندیت بە مؤسساتی بەغاوە هەیە پەیوەندیت بە مؤسساتی هەرێمەوە نییە ئەمە زۆر طبیعیە لە وڵاتێکە فدرالی بێ هەرێمەکان مؤسساتی خۆیان هەیە و حەقیان هەیە لا مەرکەزیان ئیدارەی مؤسساتی خۆیان بدەن من بۆیە ئەڵێم
ئیرادەی سیاسی دەور ئەبینێ وەکو دکتۆر وتی ئیرادەی سیاسی دەوری سەرەکی ئەبینێ ئەوەی کە ئێمە قسە لە سەری ئەەکەین وەکو ئێستا باسمان کرد کە ئایا حل ئەبێ یا حل نابێ من جارێک کێشەکان لەوە ئەبینم باشە هەموو حکومەتەکانی عێراق ماعەدا مالکی ئیرادەی سیاسی خۆی هەبوو خۆی ئیرادەی سیاسی بەدەست خۆی بوو لەبەر ئەوەی مەقاعدی زۆری هەبوو لە پەرلەمان خۆش تەواو یعنی تر حزبەکەی قووەتی سەرەکی بوون بەڵام ئێستا لە دوای مالکیەوە تاوەکو ئێستا ئیرادەی سیاسی بەدەست حزبەکانە نەک بەدەست ڕئیس وزەرا ڕئیس وزەرا دائنرێ بە پێی مەقعد نییە اتفاقی لەسەر ئەکرێ بینیمان لە سەردەمی جەنابی عادل عەبدولمەهدی کە حزبی نەبوو خۆشی لە مەجلس ئاعلا بوو بەڵام حزبی یعنی مەقاعدی نەبوو وەدانرا اتفاق لەسەر کرا کاظمی هیچ نەبوو اتفاقی لەسەر کرا سودانیش مەقعدێکی هەبوو اتفاقی لەسەر کرا لەبەر ئەوەی ئەوانەی کە ئیرادەی بڵێ چارەسەرەکە چی گەشتبینی من چارەسەر یەکەم بەوە ئەبینە محکەمەی اتحادی ئێستا ئەتوانێت بڕیارێکی وەلایی دەرکا بڵێ لەبەر ئەوەی بەپێی قراری محکەمەی اتحادی کە هەموو هاوڵاتانی عێراق هاوبەشن لە حەق و واجبات لەبەر ئەوەی وەکو مۆزەفی بەغا حساب بکرێ بەپێی ئەو قرارەی خۆی ئەبێ قرارێکی وەلایی بدا بۆ ئەوە ئیرادەی سیاسی ئەتوانێەوە حەل بکە ئیرادەی سیاسی هەردوو لا ئەوەش لە زەرەریانە ئەگەر حەلی نەکەن لە زەرەری هەموویە زەرری لە سەڵاتدانی بەغدا لە زەرەری هەموویەتی هەمووی زەرەرەکە ئەگەر عێراق هەرێم وەزعی خراپ بێ بەغا زەرەرەکە بەغا وەزعی خراپ بێ هەرێم زەرەر سوپاس دەکەین کاک عەبدولعەزیز حەسەن و دکتۆر حەیدەر بەزەندی سوپاس بۆ جەناب سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ